لەگەڵ هاوڕێیەکمان لە مۆبیلیاتێک ئیشمان ئەکرد. ئەو دایکانەی کە ئەهاتن پرسیاریان ئەکرد دەربارەی ژووری مناڵ و ڕنگ و بەکارهێنان ئەوە نەمان بۆ دەرکەوت کە معلوماتێکی تەواویان نییە، واتە ناتوانن ڕاستەوخۆ لەگەڵ بیهێڤەری مناڵەکەیە ئەو ژوورە بگونجێنن کە ئەیانەوێت. بۆیە ئێمە لەوە فکرێ ئەوەمان بۆ هاو کە شوێنە بکەینەوە تایبەت بێت بە دیزاینکردنی ژووری مناڵ خاص بۆ ئەوە بێت و تایبەت بێت بە پرسکردن و بەکارهێنانی کەلوپەلەکانە بۆ ژووری مناڵ لە شوێنێکی گونجاوە. ئەو دایکانەی کە خاوەن مناڵی پێداویستی تایبەتن یاخود نەخۆشییان لەگەڵایە معلوماتی تەواویان نیە لەسەر ئەوەی چ ڕەنگە کاریگەری لەسەر ئەم مناڵە ئەبێت، لەوانەیە هەنە ڕەنگ هەبێ ئەم مناڵە تووڕە بکە یاخود ئەو ئاتمانە و ئەو یاریانەی کە پێویستە لە بەردەستیا بێت ناتوانن دابینی بکەن یاخود نازانێت چ یاریەکی بۆ دابین کاکە ئادلیست لەگەڵ مناڵێکی ترا فەرقێکی ئەوەی نەبێت توانن لەگەڵ یاڕێکی بکەنەوە. خاڵێکی تریش عادەتەن مناڵ لێرە زۆر ڕائیری وەرناگیرێت دەربارەی ژوورەکەی چ ڕەنگ بێت و چی بەکاربهێنرێت. دایکەکان کە هاتن بۆ ئەو شوێنە زیاتر خۆیان بڕیاران ئەیە. بەڕای ئێمە شوێنێک هەبوایە ئەمانە شوێنێک هەبوایە بناڵەکە خۆی لەگەڵ ئەو ئەکتیڤیتیانی کە هەیەی ڕۆژانە و بیهێڤەرەکانی کە هەیەی بگونجێنین ژوورێکی تایبەتی بۆ دروستکەین، چونکە ئەم ژوورە کاریگەری ئەبێ لەسەر مناڵەکە و لەسەر داهاتووی مناڵەکە. ئیتر لەوە بۆمان دەرکەوت کە ینی ئەم مشکلەیە لە وڵاتی ئێمە هەیە معلومات نییە، بۆیە ئێمە بە باشمانزانی دەستکەین بە ئیشێک لەم جۆرە. سەرەتا تەنها بیرۆکەیەک بوو، ئێمە پێویستمان بە سەپۆرت بوو یەکێک یارمەتیمان با چۆن بزنسەکەمان بەرەو پێشەوە ببین. پۆستێکمان بینی لە ئینستاگرام لە پرۆفایلی ڤیم فاوندیشن کە دەربارەی سەپۆرتکردنی بزنسی بچووک بوو، ئەو کەسانەی کە ئایدیەکیان هەیە بەڵام نازان چۆن بەرەو پێشەوەی ببن یاخود پێویستیان بە لایەنی مادی هەیە بۆی پرۆژەکەیان بەرەو پێشەوە بن. ئێمەش بە باشمان زانی کە پرۆژەکەمان تەقدیم بکەین. لە دوای ئەوەی پرۆژەکەمان تەقدیم کرد لە ڕێگەی ئۆنلاینەوە بە خۆشحاڵیەوە پرۆژەکە و بیرۆکەکەمان قبول کرا لە دوای ئینتەرویوێکەوە. ئینتەرویوەکی ترمان کرد لەگەڵ ستافی ڤیم فاوندیشنە، خۆشحاڵیەوە قبول کرا و ڤیم فاوندیشن لە هەموو لایەنێکەوە سەپۆرتی پرۆژەکەی ئێمەیان کرد. سەرەتا دەورەیەکمان بینی دەربارەی بەڕێوەبردننی بزنس، ئەو کەسانێک کە هیچ ئایدیەکیان نیە بیرۆکەیەکان نییە کە چۆن بزنسەکەیان بەرەو پێشەوە ببن یاخود سەرەتا نازان چۆن دەست پێ بکەن، تەنها بیرۆکیەکیان هەیە و نازان سەرەتا لە چیەوە دەست پێ بکەن. ئێمە بۆ ماوەی 2 مانگ دەوراتمان بینیوە لە ڤیم فاوندیشن لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕۆی بزنسەوە. لە دوای ئەوەی دەوراتەکانمان تەواو کرد هەمومان بزنس پلانی خۆمان نووسی بۆ ئیشەکەمان تەواو ئامادەکراین کە ئیشەکەمان بە ڕێگەیەکی پرۆفیشناڵ و سەرکەوتوانە دەست پێ بکەین. و ئەم ژوورە یەکەم پرۆژەی ئێمەیە کە تایبەتە بە دیزانی ژووری مناڵ. دیزانی ئەم ژوورە لەسەر 2 سیستەم کراوە، سیستەمی فەنکشی و سیستەمی مۆنتیسۆری. سیستەمی مۆنتیسۆری کە تایبەتە بە دیزاینکردنی ژووری مناڵ زیاتر جەختمان کردوتەوە لەسەر بەکارهێنانی مەتریاڵی ساردە و ئۆرگانیک. ڕەنگی سادەمان تیا بەکارهێناوە وەکو ڕەنگی سەوز و سپی و بێجی کە کاریگەری لەسەر مناڵەکە ئەبێت بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە. بۆ سیستەمی فەنکشوی کە زیاتر جەختەکاتەوە لەسەر شوێنی بابلین سیستەم و شوێنی سعیکردن و شوێنی یاریەکە و هەروەها بۆشایەکمان هێشتۆتەوە بۆ مناڵەکە کە بتوانێت بەکاری بێنێت بۆ شوێنی یاریکردن. ئارت لایف ئینتەریەر بریتیە لە دیزاینکردنی ژووری مناڵ لە تەمەنی 1 بۆ 12 ساڵ، تایبەتە بە بەکارهێنانی ئایتمی گونجاو و ڕەنگی گونجاو بۆ مناڵەکان. خێزانەکانمان بە شێوەیەکی گشتی معلوماتیانە لەسەر چۆنێتی بەکارهێنانی ڕەنگ یاخود باڵانسکردنی ڕەنگەکان یاخود ئەو دایکانەی لە تەمەنی 1 بۆ 9 ساڵ مناڵەکانیان لای خۆیان ئەخوێنن چۆن وایان لێ بکەین شوێنێکی سێفیان بۆ بکەین لە ژوورەکانیانە کە مناڵەکان بەجیا بخۆن، چونکە ئەمە کاریگەری لەسەر داهاتووی مناڵەکان هەیە. من شنیار محەممەد، کۆفاوندەری ئارت لایف ئینتەریەرم.